بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، پرسیاری تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەوەیە: ئەگەر حکوومەت بەدەستی تۆ بێت، کام کێشەیە چارەسەر دەکەیت؟ هەرێمی کوردستان بە بڕێ قەیران و نەهامەتیە تێ ئەپەڕێ لە ئێستەدا. ئەو قەیران و حاڵەتانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، ئەتوانین بڵین زۆر نامۆیە و جیاواز لە هەموو وڵاتێکی ئیقلیمی و نێودەوڵەتی و تەنانەت وڵاتە هەژارنشینەکانیش لەم جۆرە حاڵەتانەیە نییە. یعنی بە نمونە ئەبینین ئێمە بەکەمی نەوت و بەنزین و گرانی بەنزین و هەروەها نەبوونی غاز و نەبوونی دەرماڵی پێویست بۆ خاوەنی پێداویستی تایبەت و نەبوونی دەرماڵە بۆ قوتابیان و خوێندکاران و نەبوونی خزمەتگوزاری سەرەتایی بۆ هاوڵاتیان، وەکو بوونی خەستەخانەی باش و دکتۆری پسپۆڕ و قوتابخانەی باش و هەموو ئەمانە کۆمەڵک مەعاناتن خەڵک بەدەستیانەوە ئەناڵێنێ. سەرەڕای ئەمەش حکوومەتی هەرێم زۆر بێباکانە مامەڵە لەگەڵ کۆمەڵک لەم دۆسیانەکە. یعنی هیچ تا ئێستا هیچ مووقیفێکی نەبووە. بینین لە وڵاتانە سەرۆکانی حکوومەت یان وەزیرەکان دێنە سەر شاشە، هەیە دەست لە کاری کێشێتەوە، هەیە داوای لێبوردن لە خەڵکەکە، هەیە ئەڵێ تەحەموولمانکەن بۆی ئەم قۆناغە تێپەڕێنین. بەڵام ئەمان هەم ئەوەی کە بێباکن بەرامبەر بە خەڵک، هەم ئەوەی کە گوێ نادەن، هەم ئەوەی کە بانک و خەزێنەکانی خۆیان هەمیشە لە پڕبووندایە و ڕقم حیسابەکانیان لە بانکەکان لە بەرزبوونەوەدایە، بەبێ گوێدانە خەڵکی خوارەوە و خەڵکی هەژار. بۆیە پرسین ئەگەر تۆ لە حکوومەتا بیت یاخود کاربەدەست بیت، دەسەڵاتدارێک بیت، چۆن ئەتوانی خزمەتی هاوڵاتیان بکەی و چ خزمەتگوزاریەک پێشکەشەکەی کە ئێستا بۆ خۆت پێت نەقسە و پێت وایە مەفروزە حکوومەت بۆتی دابین بکە؟ ئەچمە لای پەیوەندیە تەلەفۆنیەکان، دواتر لە مەجالێکە ئینشاءڵڵا کۆمنتێکی زۆر هاتووە، ئەوانیشە خوێنمەوە. باوکی هەردەم لە کۆیە وەرەگرم. السلام عليكم كاغ محمود. وعليك السلام ورحمة الله وبركاته. خوش برنامجك اللي ذكرت. سپاس دەکەم بەڕێزی باوکی هەردەم. ولا تورك انا سألتي اگر حكومت بدستي تو بيت كم كيش تعرف والله ذا هو تازه نسرا فيشتنا نسرا بويا. بله بله. والله ذا كاش حكومت هذا اللي شو دستي يعني هزار خيران يدرس كردو كاغ محمود جان. باش. تبر من ايام الكوين لكوين حكومت او بنزين بغداد ينيره دو بنزين خانه ديداتي ايش يعني سوسو دايده خان دليت او يتدزنو بخان بنزين خانه كان باور بك بنزين يعني دلسترا بقريدون دو ساعتين وسترا مقرتوا ازاد الله والله ما كاتب خلاص. يعني معقول يا حكومتي يرق بنزين دنيري بهرزانتر او انا وير بيزنوا او زانا او شي باتي دزن معقول يا بيزنوا زور سيدا لكل قام حالك ما هي النظم بس يجوز جدا بجواب نالسوا مش سيتصار سرد جريدوار ولا دلك كاتب بنزين ما كاتب مو بنزين ما تكون هاتوا من نظام او قام كيف دستا يعني هو زور تاريخ الزعام كل غيره يعني شون بتعبتي كوي حد بس بتعرف الفكره كاك محمود باور بك اصلا في القيران غاصار النبوه يعني اسال لكوي كاك محمود جليته كاك محمود جملة جانك فرموا اسال روجي اسال قيران غاصين لكويا يعني روجي هاي بتلغازك الدزناك اللي بنزاد وكانوا معمل بكيسات تذكره بله بله يعني باور بك زور سيرك ويا حتى سنة 2014 كذبتي ورنا قلت له شارع كل ناوتش شاخاوية يعني نظام لبني يشتي بارتي بوتا برجي خراوي يعني لو كذا بوتي بيني دوبر عشرة وهم اللي هاتلك ويا دەست باوکم سپاس بۆ پەیوەندێکت. ئەچمە لای باوکی محەممەد لە ڕانیەوە.
كاكا محمود السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. باوكي محمد سپاس بۆ جەنابەت. وەڵامی کاکە محمود تو لەمن بپرسە مەرێ کام کێشە چارەسەر دەکەی برێت چۆن ئەو حکوومەتەی ئێستا چا دەکەی و سزای گەندەڵکارەکان دەدەی ئەتۆ ئاوا بڵێ باش. یەکەم جار دێم وەزیری سامانە سروشتەکانت لۆ دەهینم هەری دەدەمە یەک لە مەنتیقە کوێستانەکان و شارە ساردەکان یەک قەترە نەفتیشی نادەمێ ناهێڵم داریژ ڕووی دەرێم مەمنوعە هەتا لە سەرمان ڕق دەفتەوە. ئەوجا دێم بە دوای وەزیری کارەبادا دێم هەری دەدەمە ناو خانێشی 2 ئەمپێری کارەبا دەدەمێ هەموو مانجە 150,000 درەمیا لە بینە پارەی کارەبا بدا ئەوجا ناهێڵیشم 1 سعات کارەبای ڕئیسی هەویتم لێە ئەوجا وەزیری تەندروستیش لۆ دەینم هەر کەسێک یا هەر کەسێکی نزیکی یا خۆی نەخۆشی شێبی نایە لە بیباتە نەخۆشخانەکانی دەرەوە و نەخۆشخانە تایبەتەکان دەیبەمە نەخۆشخانە حکومیەکان دەرە ئیلا دەبێت تۆ خۆت لێروکانە چارەسەرکەی ئەو حەبوو دەرمانە ئەکسپایرانە بخۆی حەبوو دەرمانانە دەرخوازی خزم کە سوکارەکان بدەیت. ئەوجا پێ داوەرە بە هەموو وەزیرەکانی وەزارەتە خزمەتگوزاریەکان ناهێڵم هیچ بێ لە کەردی تایبەت چارەسەر بکەن یا ئیشیان بڕوێنن یان لەبەرەوە لۆ ئەوە زوڵم و غەدرنیە لەیان دەکەم لۆوەی کە بزانن ئەو میلەتە لەسێ میحنەتێکدایە لەسێ عەزیەت و عەزابێکدایە باسەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری کارەبا و هەموو ئەندام پەرلەمانەکان وەکو ئەو میلەتە ڕەش و ڕووتە کارەبایان ببتە ئەمپێر ئەو جا دەزانن کێشەی ئەو مۆلیدە و ئەو کارەبانە سەر قورس و گرانە لەسەر ئەو میلەتەی کارەبا لە ڕئیسیەوە کردیانە کارەبای زیرەک کارەبا کەمی کرد نەک زیادی کرد ئەوە شکستی ئەو دەسەڵاتەیە. وەڵڵای کاکە محمود قەسەمەن بیللا ئەوانە یەک پۆسقاڵ کەرامەتیان هەبی سنعەی خۆیان خۆش بووە و لە قەڵەمی مێژوو بترسن کە چیان لەسەر دەنووسیتن هەموو ئیستیقالە دەدەن. ئەوە کەی حکومڕانیە ئەو حکومڕانیە بە کەسێکی یعنی نازانم بڵێم چی با تەشیر نەکەم بە کەسی کەم ئەندام نەبەوان یعنی بەڕاستی ئەو حکومڕانیە بە ئینسانێکی نیوە کەم عەقڵ باشتر بەڕێوە دەچێت خۆ سر حیا ناکەم برن ئەوە نەتایجی ئێمە بووە لە نەتیجەی 4 ساڵ حکومڕانی زەڕای هەمووی فڕیە گومرگ هەمووی فڕیە بنزین فڕی غاز فڕی نان فڕی هەموو شت لەگرانبوونە هەموو خزمەتگوزاریەتیش لە قات و قوڕی نەمانە دەستەکانت خۆش بێ کات شەخسیەت. زۆر سپاس بۆ جەنابیشت دەست خۆشخوال لەگەڵ بێ خواحافیز. باوکی محەممەد دەچمە لای باوکی حسەین. مامۆستا یاسڵای خوای گەورە جەناب و تاوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پێم سڵاوی خوا لە تۆیش بێت باوکی حسەین چاوەکەم لە خزمەتین یا ڕەوی پەروەردگار سەرکەوتوتان کە حاجی مامۆستا. هەڵا مامۆستا گیان ئەم حکوومەتە نازانین بڵێ لە چۆ دەست پێچی بکەی بەڵام هەر کەسێک بێ لە جێی ئەمان 30 ساڵ حکومڕانی 30 ساڵ دزی و پزیست سەر میلەتە هەژار و داما و لێقەوما و چیمیاباران و ئەنفار و شەهید و هەرچی کارەسات بڵێ بەسەر میلەتی کورد هاتووە و بۆ خۆشیان بینی ویان نازانن ئەمانە بەڵام جێگەی داخە میلەتێک داوای یعنی شت مافی سەرەتایی خۆی ئەکا ئەم حکومڕانی دەسەڵاتە یعنی نایە داواکاریەکانی بەشێک داواکاریەکانە کاکە ساڵی 2 بەرمیل نەوت مەدە ساڵی بەرمیلێ نەوتی دەرێ کاکە 24 ساعت لەگەڵ هەموو ئەمانەیە سەیری چی لە بازار کردووە ئەو ئەڵێ من بەجایترم قسێم تەلەڤیزیۆنی دەناوچە ئەڵێ 50 بەکەش حکوومەتی عێراقیەوەین بەڵام بنزین بە 450 لاواندا ئێمە بە 850 تۆ سەی لەم جیاوازیەکە یعنی ئێوە بۆ شەرم نازانگرێت دەسەڵات وەڵڵای ئەم میلەتە چی لێ ئێواوێ یعنی نەیوتووە وەرن یەک کاکە ئێوە بە خۆتان خواحات کەس هەتا وایان نەکرد بوو ئەوها خەڵکیان بێزار نەکرد بوو هەرچی بێزاری هەیە بەسەر میلەت داماویان هێنا خەڵک پیانی ناوە دڕۆن هەرێوت کاکە ئەمە بکەن ئەومان بۆ بکەن ئەومان بۆ بکەن بەڵام ئێستا خەڵک وای داوتوڵێ بڕۆن کاکە حەلیان لێکرێ برە ناتانیانێ ینی بۆ میلەتی کورد میلەتێک وای لێبێ یعنی خەڵک خۆزگە بە سەدام حوسێن بخوازێ بەشکاریان سال خۆزگە بە سەدام بخوازێ ئاخر بۆ دەسەڵاتی کوردی
والله وبالله وتالله اما وعدي خوايا والظلم والله لعسوريا عبد شريه كاكا والله ببي خوتان بين وقالت انا هر باري وسكتان هر بميني كاكا لا لو ملتنا وسكتان هر بميني والله لا ملتنا كانوا بهر كان صاري ترى بستوزار وسكوت هايتان بيدي في دخوة بقاء عمري نفتان بونا هاتوا كوت هاي بمد صلاة عندي خلقت خلاص بو ام والله ولاته بو علي بكري بو تفرتانا بو ناي كاكا جاي بس كاكا معقولة تنقيرون لمديمان ديك عايك تنقروني دا شيلوي بنو هجده هزار 19,000 كلمة صار 36,000 يعني بيشتر ب 10,000 11,000 بو بيشتر راسي دو قطيع قاعد تركوت اخبو كاكا يخو بس قومتي هو ايضا ملة كردو للشو دسبتين او باوشي كاك محمد جواني والله حكومة قابلتي يد داد جاي بكرين بكي تاوانكي خوي فتشي السوري تاشي بو هواكي ام حكومته هر کەسێک بێتە سەر حکوم بەس ناڵێم وایان تێک داوە وەزاکە هەڵماتێکدا ناڵێم بە عەجەلەی 24 ساعت دنیا بێتە شامی شەریف بەڵام لە عەجەلەی هەفتەیەک ئامانێک بۆ ئەمانی کە ئەمان کردویانە هەموو وەزاکە هێننەوە سەراسایی هەر کەسێتر بێتە جێگاکەی ئەمان چونکە حەزەکەنەوەی ئەمان کردویانە بە عەلەمی بۆ خۆیان قسە بێکتێڵێن گومرجی واو داهات واو ئەمە وایە ئەو وایە ئەو وایە من تۆش وا جۆمان دێ پارلەمانێکیان هەیە غەیری پەرلەمانتارەکانی ئێوە نەبێ دوو حیزبی ئیسلامی نەبێ گشتی مزایده حزبك بيا بو لهمي خوشتر لە تێڵەیە مەما حکومت بابە تۆ پارەی خەڵک لە داما و جۆلانی چەرخ و فەلەقێکە دروست کرد بە تۆ بەتەمای تۆ بێتە جێگای ئەمان قوڕ بە بانە و سەرەمان تۆ پارەی خەڵک نەدەیتەوە و پارەی بەو کەسەی خەڵقمانی کردووە کرێکارە ناسم وەڵڵاڵێ کرێکارەکە میداوە خوا شایدە تۆ بەتەمای ئەمە جێگای ئەمەمان بۆ بگرێتەوە قوڕ خەڵکی جەو نەدە ئەمە سەرۆکی داهاتمانە دەوەرە لەم داماویە خۆ خەڵک چۆن پێ بگەین کێشەیەکمان هەیە ئێمە خەڵک عاتیفی خەڵک ئەوە نە عاتیفیە ئەوە نە دوو کەلیمە قسە کاتێک گیان دێ لە پەرلەمانە ناهێنێ مەجای من و تۆ ناداتە ئەمە پێڵێ وەڵڵا شێرەژن و شێرە پێ کاتێک گیان تۆ بزانە چی وەکات تۆ بزانە بۆ چی ئەم پەرلەمانتارە تۆ بزانە ئەو کابرایە بۆ چی ئیشەکە داماوانە تاکەی فکر ناکەینەوە ئێمە ڕێژەوە ئەمەوە ئەوە کاکە ئەوەی کە پەرلەمانتار ئەم دوو حیزب ئیسلامیە کە هەر هیچ دەخواتر کرد خۆ هەر هیچ دەخواتر ئەوەی کە لەسەر شانیانە ئەنەن ڕۆژێکەیە ئەمرن زندووە کرێنەوە لێ پرسیان دەگەڵاکرێت بەڵام ما باقیەکە خۆیان دەستکرد خۆیان بناسیایە ئەوانیان نەکرد پژگیری حیزبەکانیان نەکرد ئەو بەم شێوازە خەڵکیانە تەوسانەوە ئەی بۆ نایەنە سەرجادەکە پەرلەمانتار بێنە بەردەم دەرگای خۆشن کاکە بەسکەتی تاکەی نەود نییە غاز نییە گاز نییە کارەبا نییە ئاو نییە یەکاکە ئێوە نوێنەری خەڵک نین هیچ حیزبەکانی دەسەڵاتە دەستەکانت خۆش بێ باوکی حسێن کاتم زۆر پێدای خەڵکی تر لەسەر هێڵ بۆ سوپاس دەکەم ئەچمە لای مام جەوهەر لە کۆیەوە سپاس مام جەوهەر دەستخۆش فەرموو پێشتەچی دەستخۆشی لە تەلەڤیزیۆنی پێیان دەکەم دارە دەویستم دەستخۆشی بکەم قەتعیان کرد عەلا کولین سپاسان دەکەم بەڵام دەڵێم من دەوڵەتێکم بۆ چییە هەر برسێتی و دەستەڕۆ بم لە خاکی خۆم بێ سامان و هەر کۆی لە بم بۆ دەستبەن بم ئەگەر وەکو مام جەوهەر حوکمڕانی بەدەست بێ ئەو ساڵە 2 ساڵم بەسا ساڵی یەکەمینیان لەگە حکوومەتی عێراق ڕێک دەکەوم سەدا حەبدەکەی خۆم وەردەگرم سلفەی عەقار و زەواج و سلفەی ڕوهون و فەرمانبەراندا هاومە سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی بژێوی ژیانی خەڵکی کوردستان چارەسەر بی لەگە وەزارەتی سناعەت زراعەت ڕێک دەکەوم ئێحتیمام بە زراعەت و سناعەت بدەن ئێحتیمام و هەروەها بۆ ئاوەدانکردنی ڕێگاوبان و دێهاتەکان و شارەکان دێ لە دێ جوانتر بی شار لە شار ڕەنگینتر بی و هەروەها بەشەر لە بەشەر ڕۆشنبیرتر بی ئێحتیمام بە گەنجان دەدەم و هەروەها یەکێتی پارتی گۆران لە ساحەکەی دەردەکەم ئەو سەرروکی سامانەی ئەو کوردستانەی کە ئەوانە دزیتیان هەمویان لێدەستێنمەوە دادگایەکی گەل لە بەردەمی پەرلەماندا دەنێم پەرلەمانیش هەردەوەشێنمەوە سەرۆکایەتی هەرێم هەردەوەشێنمەوە ئەو حکوومەتەش هەردەوەشێنمەوە دادگایەکی نیشتیمانی دروست دەکەم بە ناوی حکوومەتی دادگای نیشتیمانی و هەروەها هەر حاق بوو هەر بەرپرسێک لەو کوردستانەی گەندەڵ بن دەمە دادگای ئەوانەی بە ناوی شەهید و ئەنفال و کیمیاباران کە هیچیان نەکردێ مانگە 6 ملیۆنە 7 ملیۆن وەردەگرن بە ناوی ئەندامی سەنگەر و شەهیدی سەنگەر ئەوانە هەمووی دەیان دەمە دادگای و حەقەتەشیان لێ وەردەگرمەوە ئەو کاتی ئەمن هەردەستم
لیژنەیەک پێک دەینم لەو حکوومەتەی وهروەها مەعاساتی کوردیان پێنیشان دەدەم دەوڵەت بە دەوڵەت پێدا دەگەڕێم لە فەقیر و دەوڵەمەند هەردوو سەد و بەندا دەوڵەتە چەندە بۆ ئەوەی بزانم مەعاساتی ژیانی کورد چۆن بووە ئانفال چنیا باران و هەروەها زیندە بەساڵ هەمویان لە بەردەمی وڵاتەکاندا دەبێم دەست خۆش مام جەوهەر دەڵێم خۆتان حەکەم و حاکم بن دەست خۆش مام جەوهەر سپاس مام جەوهەر دەستەکانت خۆش بێ بەغدا سەر و کۆمار بوون جوانە دادگای وجدان و مێژووی کوردستان بۆ ئەوەی ئەوانە نەیانتوانی هیچ شتێک بکەن پەیامەکەت گەیشت مام جەوهەر سپاسی جەناب دەکەم دەست و چاوت خۆش بێ بۆ پەیوەندەکەت کە لە کوردستان هەیە کاک مەحموود لە دووەکە وەرەگرم با مام جەوهەر سپاسی یەکەم زۆر سپاسی یەکەم زۆر داوای لێبوردنەکەم ئەمەوێ کات ببەخشم بەو خەڵکی تریش سەیدا مەحموود سۆنی باسی زۆر ساکی ئینشاءڵڵا باشم الحەمدولیلا تۆ چۆنی سەیدا مەحموود باشی جان بەسەر چاوم مام سەرکەم چاوەکەم وڵا مامۆستا لەسەر بابەتی ئەمە بەرنامەکانمان ئەگەر من لە دەسەڵات بم دابینکردنی ئیشەکەی بۆ ئەم گەنجەکان بەڵێ نەچتە لە دەرەوەی وڵاتەوە ئەمە یەکەمیان دووەمیان بە مواجهەی ئەم نازان هاوڕەگەز خوازیە چییە ئەم بەرسینگیە ئەم مەوجەی خەتەڕەکەیەوە لازم بگرێتەوە لەگەر هاوکاری زاناکانی ئاینی دووەمیان ئەمە دووەمیە سیامیان ئازادیەکان دەربڕین هاوکاریکردن بە ئازادی کەسی نەسەقێنێتەوە ڕۆگان چوارەمیان ڕۆگەهەنکارێکی هەبێتن بە ئازادی بە لەگەر پاراستنی دینی و ئاینی ئەم وڵاتە جوانە ئەمە ئەگەر لە دەسەڵاتی من دەسەڵە حکومەت بم بەڵام بەداخەوە یعنی ئەم دەسەڵاتە بەداخەوە یعنی ئەمە جەنابی تۆ ئەزانی ئەو هجوومەی لە هێزەی پێشمەرگەکان کردووە وزارەتی پێشمەرگە چەکەکان لەکوێیە ئەم پێشمەرگەکان ببوونە زەحیەی هجوومەکەوە حکومەت چی دەکەی زۆر سوپاس مامۆستا مەحموود دەست خۆش سپاس بۆ تۆیش ئەزیزەکەم کاک مەحموود دەچمە لای کاک هەنگاو لە چۆمانەوە عەلەیکە سەلام ڕەحمەت الله کاک هەنگاو گیان ڕێزێن بۆ جەناب و هەموو کارمەندان و تەواوی ستافی پێیانی پیرۆز زۆر سپاس بۆ تۆی ئەزیز و خۆشەویست مەمنونی جەنابتم سەوارەکە لەسەرەوەی ئەگەر حکومەت بەدەستە تۆ بیستی دەکەی بەڵێ گیان بەڵێ ئەگەر حکومەت بەدەستە من بێ ئەیکەمە هێزێکی کوردستانی نیشتیمانی ئەوش لە پێرا و وای گەورەکەرێم ڕازی بی سندوقێکی داهات لە پەرلەمان چاودێری دانێم ئەو هەموو داهاتی کوردستان یەکسەر بچتە ناو سندوقەکەی پەرلەمان بە چاودێری دەستەی پاک و بە عەدالەتی لە پێناو ژیانی خەڵکی کوردستان سەرف بکرێت نەک لە پێناو کۆمەڵە کەسێک بۆ خۆیان بکێشنەوە چەندین بێناو چەندین پارێ و زێر بۆ خۆیان خەزمکەن هێزی سەردار لە پێناو بەرژەوەندی خۆیان دروستکەن ئەوە ئێستا دەبینین لە ناوچە دابڕاوەکان کەچی پێویست نییە کە دیفاع بکەن خەڵکی کوردنشینان یا هێزی پێشمەرگە لەوێ کەچی پێشکەوت و دیفاع بکەن کە ئەو چەکە قورسانە لە ساڵی 2020 لە پاییزدا چەندین تۆپی قوڕەت من لێرەوە لە تۆمان سەیرم کردن چەندین ڕادیمەی بیستواری سارۆخ چەندین هاوانی زۆرا و زۆر و دۆشەی زۆرا و زۆر و ئەفلاحێکی هەزاران ئەفلاحیان هێنا لێرە چەندین قەلعە هەر لە مەنتیقەی قەسرە و بگرە و تاسێ و عاتێ و مەران چەندین قەلعەیان دروستکرد هەر قەلعەی سەد دەفتەری پێچوو بۆ ئەوەی ئەو مەنتیقەی دەژێر دەستیان دابی هەتا دنیا مایە هەر خەڵکە جوولەی بکە ئەم شتەکانە بەکاربێنن بەڵێ ئەمە بەرژەوەندی خەڵک نییە ئەمە خۆ پەرستنە ئەمە پاشایەتی و مانەوەی دەسەڵاتە بۆ خۆی
لەلایەکی دریش خەڵکی کوردستان کە بە هەزاران کەس کۆت بکات لە بچەکی لە نەبوونی لە نەداری بتی لە بیلاڕوسیا و لە سلوودەکانە ڕق ببێتەوە و یا لە دەریاکانە بخنچێن ئەگەر ئەمن لە حکوومەت باما یەک سندوقی داهاتم دائەنا دنیا خوای گەورەم لێ ڕاستدا با هیچ کەسێک محکمی نەکربا و لە دوا ڕۆژی شمدا ئەوەی کەشانامەی ئەنووسیەوە ئەوە خۆ ویزانی خۆی بوو ئەم شێوازم بەکات دەستەکانت خۆش بێ کاک هەنگاو شێوازەکانت زۆر گونجاو چاکن سپاس دەکەم بۆ پەیوەندێکت ئینشاءالله گەر خوای گەورە بیکا بە نسیبی ئەوەی هەرێمی کوردستان لەم چەق بەستویە نەجاتی بێ و لەم دەسەڵاتە گەندەڵە نەجاتی ببێ بتوانێ لە داهاتووە کەسێک بێتە سەر ئەم کورسی و تەخت و عەرشە خزمەکاری خەڵک بێ نەوەک خەڵک بە خزمەتکاری خۆی بزانێ. کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنە وەرەگرم. السلام عليكم ورحمة الله. وعليك السلام ورحمة الله وبركاته كاك عبدالله جان. والله ما مرتا حتى نفسي بري آجرها ولا من قيام غيب وعوش كاك عبدالله قطع بو ولكن أوشتانا والقرآن مخبو خمسين مو أوانا مو هذا أخوانا ناوي يبردون أو سحور رجال ما أخوانا ناوي يبردون فأعود إلى رجابة فيه أخوانا ناوي يبردون ما هذا قبيلة زي بيتو زي بس هذا شيء ودنود مع أوشتانا سپاس بۆ دەست خۆش پەیوەندێکی زۆر وازەح نەبوو سپاسێکم کاک عەبدوڵڵا. بەڕێزان کاک فاخیربرا دۆستی نووسیوێتی باشترین هەنگاو کۆتایی هێنانە بە گەندەڵکاران. ئازاد عەلی ژەڵێ کێشەی بێکاری چارەسەر دەکەم. نووری هێمن ئەڵێ کێشەی کۆچکردنی گەنجان گەورەترین کێشەیە زۆر کەس هەستی پێ ناکات. پاش چەند ساڵێکی تر ئەمجا ئەزانرێت چەند زیانمان کردووە. شاجوان عادیل ئەڵێ ئەم وڵاتە دەست دەخەیتە سەر هەر شوێنێکی برینە کاتێکی زۆر و کەسانێکی دڵسۆزی دەوێت. پەیمان قادر ئەڵێ بەس ئەم حکوومەتە گەندەڵە نەمێنێ کێشەکان زۆربەی چارەسەر دەبێت. کوردستان کاروان ئەڵێ کێشەی کارەبا و سوتەمەنیم چارەسەر دەکرد. بەهار فەرهاد دەڵێ حکوومەت خۆی فاشیلە لە سەرەتای دەستپێکردنی تاک و ئەم دەقەیە پێویستە هەموو کارەکانی هەڵبۆشێنرێتەوە و لە بناغەوە دەست پێ بکەنەوە. کاک عەبدوڵڵا لە تەلەفۆن و گوێم لێ بگرا سەوتی تەلەڤیزۆنەکەت کەس بکە لە خزمەتی زەنابتان. ئەگەر ئەو دۆلارە دابەزیتەوە ئەوانش پاشەپای دەکەیتەوە ناتوانێت مەزمەیکردنەوە بەنزین بە ئەوەندە پارە و تەنەکە ڕۆنێک بەوەندە پارە و پرێز بەوەندە پارە و توزارەکان خەنی بنێگەری هەتا دۆلار بەرز بێ توزار پێی خەنی دەبێ هەتا بەرز بێ بوا قازانجە بەس بۆ فەقیر زەرەرە ئەوەگەر ئەوانە خوا لە ناوی نەتانەی خۆی خوا لە ناوی نەبردوون با ئەو دۆلارەوە خۆی لێ بکەنەوە دەنا دووسێ ڕۆژانمەوە خوا لە ناویان دەبا ئیتر خۆشی دەست خۆش سپاس کاک عەبدوڵڵا گیان سپاس بۆ پەیوەندێکەشت مۆفەق بی ئینشاءڵڵا. بەڕێزان شیلان کەریم ئەڵێ سەرەتا ڕێگاوبان پاشان کێشەی کەم ئەندامان و پاشان دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانم چارەسەر دەکرد. سەردار ڕەوف ئەڵێ حکوومەت هیچ بوونی نییە هەتا بەدەست من بێت. خدر حەسەن ئەڵێ دامەزراوەیەکی ئەکادیمی نوخبە و تەکنۆکرات دادەمەزرێنم و فەسادی یاخود فەسادی لە ڕێگەوە دەردەهێنم. کاک زەبار لە هەولێرە وەرەگرم. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله كاك زبار. والله أجر أو متبرد من جيتن يكن اسم أو دريس أو برتاني سحمية دينم لبن قراتها هذه الدواسين. بۆ هەڵیان دەواسی کاک جەبار. هەمیان هەر دەواسن بە تۆمەتی گەندەڵی بە تۆمەتی خیانەت بە تۆمەتی بناوتونی گەنجەکان. بەڵێ. ئەگەر ئەوەتی سەربازیتن بەدەست بیتن بما دەرپشتی سەربازی سەری هەمیان لە بدەبابەی دەنێت زیری دەبابێت. بەڵێ.
ئەو دەست بە تاکسازێک دەکەم حتی گەندەڵ بینە وڵاتی ناهێنم ئەگەر کوردستان 5 ملیۆن کەسی 2 ملیۆن بینێتەوە بابەت ملیۆنەکە ساتی دەمێنێتەوە خەڵکەتی پاک و بێگەر دەمێنێتەوە زۆر ئەی گەندەڵ کاری ناهێنم لە وڵاتێک پەیامەکەت گەیشت کاک جەبار سپاسە دەکەم مەمنون بۆ پەیوەندێکت ئەچمە لای کاکدارە لە عەربەتەوە کاک محمود جان سەلامی خوای گەورە لە تۆ و لەوەی کە گوێی لێمانە وعەلەیکە السەلام وڕەحمەت اللهی وبەرەکات و کاکدارە گیان عزیزی من ئەتوانم بە شتێ مداخەلەکەم پێم نەبڕی ئەرەوەڵا لە خزمەتە یەکەم تەوەرەکە لە خوێن وانە باش حاڵی نەبوو مەڵێ گە تۆ سەرۆکی حکوومەت بی چیەکە شتێکی وایە بەڵێ بەڵێ سەرۆک بی یا فەڕاش بی فەڕاش بی یا شوان بی پاشا بی ئاغا بی کوێخابی پیاوی ماڵی خۆت بی پیاوی خەڵک بی ئەچێ بی ڕێی قورئانی پیرۆزکەی وەزا چاکە بێ خوای تبارك وتعالى فرمي لعلك لخلق عظيم فرمي يا محمد واخلاق زور برزه اما يوندي من كم اخلاقه تور يقري اخلاقه او يكون مع يقري اخلاق بتنيا دابنيه كم جاي يقول ما بالي جملته اما هو من بم اخلاقي خلقه جرمه لما عاملها لقيا نوكمان هي دودانه باقليه دودانه نيوش يمرو دودانه اشي بو حسب عمر نيوشكا مزقودكا بلام كتي خرافشكا اخلاق ما مصادر زراتو اخلاق حكم راني اخلاقي خويا بجي بجيكا برامبر هاولاتي كاني اما هو جوانا تو امس فاضي زنابك ما دي تا جاي اقلكم صوبا زار بوينا ممنونم او باخلي جويلي بيرتجي اسكرابيا يولما جملێتە کاکدارە بۆ باسێکی خۆ عافوتکە ناخێر باسیکەی خۆشە بازانم پیاوی ساکەرماوە بەڵام بەداخەوە من 15 ساڵ خزمەت مێ لە ناوێکێتی خاوەنی براکی شەیدیشم کە چێوە تا یەکێک وەکویەوە دەستیاوکاری بۆ من درێژەکە ئێمە سەر ئەخلاقە بۆ یەکێتی بۆ پارتی ئاگیان لە ئەنجامەکانی خۆیان بێ ئەمە ئەوە ماڵتانەوە بێ مەمنونم من سەرخێری لێکم لێدا بەخوامش ڕۆژانە ڕوا سێ کەسیان ئەلە کاکە 1000 مان پێ سێ پاقلەمانەیەتیە 1500 کوڕە یەمێ بابڕوە تەبان کاکدارە هەرزانی داکە یەکتریبانە خۆش بەقاڵە حکوومەت ئەگەر حکوومەتە ڕازەکە چاکسازەکە گوێچکەی و تاجرانە گرێ لە دەرمانە لە میوەهاتە لە گۆشتە لە خواردنە کاکە تۆ چارێک بێ مەکینێکیانە بێشیان ناڕوە ئەم خەڵکە مێشتی لەسەرانەما بە ناوی ئاتاجی دیموکراسیەوە جۆ لە منە بەڵێ جۆم لێتە ئەو خەڵکە شوێیان لێمە بێ ئەزامەوێ شتێکی کە بڵێم لەبارەیەوە لە ژمارە 1 و 2 3 4 5 6 7 بڕۆ هەتا گاتە 100 قورآانی پیرۆ 114 سوورەتە خەڵک بە قسەی کاشیان چاگە بێ بەڵێ وایە بە تاکید کاکدارە گیان دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ پەیوەندێکەشت لە ساغ و سەلامەت بی لەگەڵ خانەوادەی ئەزیز تا ئەچمە لای کاک فەرهاد لە سلێمانیەوە السلام عليكم. وعليك السلام ورحمة الله كاك فرهاد. كاك محمد كاتت باش؟ هم كاتت باش كاك فرهاد زور سباس. كاك محمد جان لهمو ولاتيك اگر ولاتك ديمقراسي بي علماني بي اسلامي بي هر ناويك تو ناوي لي امي رنگ دانوي سروكي حکوومەت یا سەرۆکی ئەو وڵاتە ڕنگدانەوەی هەموو شتێکە بێ لەو وڵاتە لەو کۆمەڵگایە باش بڕات ببێت. ڕاشد بن زاید کە ئەو بیابانەی کرد بە ئەو ئیماراتەی کە ئێستا هەمومان لە دوورەوە سەیرەکەین حەزەکەین بیبینین ئاوەتەخوازین بۆی کە بۆ جارێک سەردانی بکەین بیابانێک بوو لەبەرەوە پیاوە پیاوێکی ساغ بوو لەبەرە ئینسانێکی بەڕاستی ڕابەر بوو بەڕاستی سەرۆک بوو بەڕاستی ئینسان بوو مرۆڤ بوو مرۆڤ پەروەر بوو توانێت بیگەێنێتە ئەو لووتکەیە کە ئێستا دەوڵەمەندەکانی هەموو جیهان ئەچن لەو بیابانە ئەژین وایە کاک محەممەد بەڵێ هەمومانی دروستکە هەمانەچینەوە دیوانی سەرۆکی هەر وڵاتێک گیان سەرۆکی هەر وڵاتێک چۆن بێت ڕایەتەکەی بەرەو ئەو ئاقارە ئەبات باش
دەوەڵڵاهی ئێمە لە ئێستا حالن 100 ساڵە عێراق دروست بووە 100 ساڵە ئەم عێراقیان 100 ساڵە دروست بووە هیچ سەرۆکێک هیچ سەرکردەیەک هیچ ڕابەرێک لە علمانیەوە لە ئیسلامیەوە لە چەپەوە لە ڕاستیەوە کە حکمی ئەم عێراقی کردووە 100 ساڵە بەڕاستی ڕعیەت نەبووە بەڕاستی ڕابەر نەبووە سەرۆک نەبووە ئەجینا عێراق دەوڵەمەندە بە هەرچی نیعمەتی خوا داینەوە لەسەر ئەمەرزە عێراق دەوڵەمەندە پێی بەڵام عێراق فاشلترین دەوڵەت فاشلترین ئیدارە فاشلترین یعنی هەتا ئێستا کۆمەلگاکەش فاشل بووە یعنی تۆ وەرە بەیانی بڵێ من کاک محەممەد بڵێ من جار ڕێ ئەدەم پیاوێکی سەلار و ئاقڵ و پاکی بکەوە ئەم وڵاتە بڵێ من ئەیگۆڕم بەچی ئەیگۆڕی میلەت هەر نەماوە هەر گەندەڵی و نازانم شتی خراپەکان کە تۆ نایی بنیت حەچی نای ناکرێ ناو هەموو شتێک بڵێن چۆ ڕۆچۆتە ناو کولی تاکێکی ئەم وڵاتەوە هەموو تاکێک تازە چارەسەرکردنی ئیلا مەگەر خودای گەورە بە کونفەیەکوونێک چارەسەری بکە خۆشتێک نەماوە بە ناوی میلەتەوە بڵێ وەڵا ئەم میلەتە زۆر سپاس دەکەم مەمنون پەیامەکەت گەیشت کاک فەرهاد گیان لە قەرەداغەوە کاک شادمان لەگەڵا سلام علیکم برەی بەڕێزم و کاتتان باش سلام کاک شاد ببوورە دەمێکە لەسەر هێڵی لە خزمەتام هەموو کاتت باش وای گۆرێت لە ئێمە و لامۆ مسلمانان بخورێت وڵای براکەم ئێوە ئەڵێن ئەگەر تۆ حکوومەتی ئەرێم بیت وڵای برا بەڕێزەکەم بۆ نمونە ئێمە نابین بە حکوومەتی ئەرێم چونکە حکوومەتی ئەرێم کەسی خۆی ئێوێ کەسی شیاوی خۆی ئەوێت ئەوە یەکەم دووەمیش هیوادارین مامۆستا عەلی باپیری بەڕێز بێتە سەرۆکی ئەرێم چونکە کەسانێکی چاک و کەسانێکی دەستپاک و کەسانێک کە بۆ میلەت سوودیانە بێوانە بکرێنە سەرۆکی ئەرێم نەوەک کەسانێکی نەزانن وەکو ئەو حکوومەتی خۆمان کە ئێستا 30 ساڵە حکومانەکەن بە نەزانی حکومانەکەن حکوومەت 30 ساڵە حکومانەکات گەندەڵە دزانەوە دزە گەورەکانی کوردستانەوانە 30 ساڵە نەوتمانە دەزن 30 ساڵە بێکارە بایمانەکەن 30 ساڵە قەیران لەسەر قەیران لێمان دروست دەکەن ئێمە کەسی ڕازگۆمانێ وەکو مامۆستا عوسمانکانی کوردەیی وەکو دادەڕووناک ئەوانی کە لە ناو کۆمەڵی دادگەریە کاری وانە دەستپاکن ئەوانە خوادانەوە بیان کرێتە سەرۆکی ئەرێم نەک کەسانێکی وەکو ئێمە ببینە سەرۆکی ئەرێم ئەو یەکەم دووەمی برا بەڕێزەکەم بە تایبەتی بۆ نمونە لەو وڵاتەی سوودی نییە خوێندن و سەرۆکایەتی و ئەمووی بۆ گرفانی خۆیان پڕکەن ئەمووی گرفانی خۆیان پێپڕەکەن ئەمویان بڕۆ vێلا و باڵەخانیانەیە و ساری زام ڕەشیانێ و شەوی لە مەدعمێنانە خۆن و 30 ساڵە میلەتیان وێران کرد برا بەڕێزەکەم 30 ساڵە برای بەڕێزم ئەگەر کاتم بدەیت یا زۆر دڵم پڕە زۆر بۆ نمونە گەنجێک داما و 250 پێ نییە 6 ساڵ ئەخوێنێ 6 ساڵی دەستەکانت خۆش بێ کاکە شادگیان سپاس پەیامەکەت بە جوانی گەیشت مەمنونم بۆ پەیوەندەکەت لە شە ساغ بێ ئەچمە لای باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە باوکی عەبدوڵڵا السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته دەست خۆشی دەکەی کاک محمود جانەکەم باوکی عەبدوڵڵا سپاس دەکەم واللهی ئەگەر کارێک بەدەستمان بی کار و کەسابەت لە خەڵکی هەژار و بێکار دەجێڕینەوە باشە لە هەر سنوور و لە هەر شوێنێک لە شوێنەکانی کوردستان شوێن و کار و بەروبوومی زۆری تێدا لە بۆ خەڵکە فەقیر و هەژارەکە لە نمونە کۆمپانیاکان فندقەکان معمەلەکان مارکێتەکان بەنزینخانەکان هەتا دوایی هەر سنوورە و بەشی خەڵکی ئەو شارەی دەکا کە بەروبوومی لێ بخوا نە خەڵکی عەرەب و سووری و بەگلادشی و فلیپینی و خەڵکی دیکە بێت بەروبوومەکەی لێ بخوا هەر کەسێک کە لەو شارەی کە ئیجازەی وەردەگری بە ناوی کار و کاسبیەوە دەبی کوڕی ئەو شارەی لێی سوودمەندی لۆی کە
گاجینۆکان چۆل بن بازاڕەکان چۆل بن مەوزوعی تۆبجی و یاری بەدەستی گەنجەکانەوە نێڵین تووشی کار و کاسبی و وەضعی باشی خۆیان بکەین. دەستەکانت خۆش بێت جوانە پەیامەکەت گەیشت باوکی عەبدوڵڵا زۆر زۆر سپاست دەکەم بە هیوای لەشساغی و سەلامەتی ئەچمە لای باوکی مەڕوان لە کەلارەوە. السلام عليكم كاك محمد جان. وعليك السلام ورحمة الله وبركاته باوکی مەڕوان. سپاسی جەنابتەکەم دەستی جەنابی شت خۆش بێت لە خزمەتە. سەرکەوتوو بن یاخوا خوای گەورە نمونەتان دەکەن ئینشاءالله. عزیزی قوربان لە خزمەتین زۆر سپاس. بەڕاستی ئەگەر حکوومەت و دەسەڵات ینی ئەو بەرنامەیەکی زۆر جوانە هاوڵاتی ئەتوانێ ڕای خۆی دەربڕێ. بەڕاستی من هەموو چێش هەموو شتێک قورئان ئەکەمە دەستوری ژیان. ئەو قورئانە ئەکەمە دەستوری بەرنامەی ژیان ئەکەمە بەرنامەی حکم. قورئان بە قورئان حکم بکرێ هەموو کەسێک حەقی خۆی ئەدرێ و ژیانێکی کامەران و ژیانێکی یعنی سەرفرازی بۆ هەموو تین و تێژەکان بەدەست دەێنێ ئینشاءالله. بەڵێ ئینشاءالله. باشە قەی ناکە باوکی مەڕوان من یەک پرسیارەکەم. ئێستا ئێمە هەمومان ینی شوێنی خەلەل و گرفتەکان ئەزانین بەشێکی پەیوەست نییە بە خۆمانەوە ینی بەشێکی ئەو گرفتانەی کە حکوومەت ڕوبەڕووی هاوڵاتیانی کردووەتەوە هۆکارەکەی خۆمان نین بەڕایتەوە. بەڕاستی کاک محمەدیان ڕاستەکەی خۆمانین بەس بەڵام ئێمە ئەگەر لە ئەم یعنی لە ڕۆژگارە بەرنامەی خۆمان یعنی ئەگەر حکم و دەسەڵات هەموو شتێک یعنی پیامبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر هیجرەتی کرد لە مەکەوە بۆ مەدینە بۆچی هیجرەتی کرد؟ یعنی حکمەتی هیجرەتکردنی ئەوە بوو کە بۆ حکم و دەسەڵات یعنی بۆ ئەوەی کە قورئان حاکم بێ. یعنی خۆ لە ساری مەکە پیامبەری خوا صلی الله علیه و سلم داوای هەرچی بکردایە بۆیان دابی نەکرد. یعنی خۆشگوزیانی هەموو یعنی بە سەلامەت و کام شوێنە خۆش و یان تۆ ئێمە تۆ دانی بەڵام بەس تۆ لە ناومانە بمێنە و بەڕازی بە حکومەکەمان بەڵام پیامبەری خوا صلی الله علیه و سلم ئەوی من ڕازی نیم بەم حکمی ئێوە و حکمی ئێوە حکمێکی ناعەدالەتە. بەڕاستی ئەگەر قورئان حکم بکە یعنی ئەو قورئانەی کاک محمەدیان یعنی هەموو هەموو شتێکی تایە ئەوەی کە ئینسان کە لەسەر زەویە کەوتە سەردەی عنی مافی ئەو مناڵە کە کەوتە سەردەی هەتاوەکو ئەچێتە ناو یعنی ئەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە مافی داوە لەو قورئانە. ئەگەر قورئان دەستور بێ یعنی هەموو ژیانی خەڵک کامەرانە بێ. بەڕاستی ئەو قورئانیشە بەڕاستی خەڵک خۆی یعنی دێی بە دوورە. قورئان باشترین بەرنامەیە و باشترین منهەجە بۆ ئینسان. بەڵام بەداخەوە ئێمە ئەو بەرنامە و ئەو منهەجە کە خوای گەورە داوامەندیەکە ئێمە پشتگوێمان قسێ. دەستەکانت خۆش بێ باوکی مەڕوان سپاس بۆ پەیوەندیەکەت پەیامەکەت گەیشت مەمنونم هیوای لەشساغی و سەلامەتیتان بۆ خوازم. بەڕێزان ینی هەنا حەکیم ئەڵێ چاکردنی دەسەڵاتی دادوەری و سەروەرکردنی بە سەروەرکردنی یاسا. بەختیار عومەر ئەڵێ تەنها نەعەدالەتی دزی ناو دائیرە و وەزارەتەکان چاک بکرێت زۆربەی کێشەکان نامێنێت. دڵگیر پیرۆمەری ئەڵێ هیچی چارەسەر نابێت چونکە ئەوەندەی کێشەمان هەیە بە 100 ساڵیش پێیان چاک نابێت. تەڵعات سوورچی ئەڵێ پێش هەموو شتێک خەتی ئەنتەرنێت لە سەعات 11 شەو تا 8 بەیانی دەپچڕێنم بەشێکی کێشەکان نامێنێ. هەوار کەریم ئەڵێ نەخوێندەوارەکان لە دەسەڵات لا دەبم. شکار شیروان ئەڵێ هەر کێشەی لە کاتی خۆیدا پێویستە هەر کێشەیەک لە کاتی خۆیدا پێویستە چارەسەر بکرێت. بۆ نمونە ئێستا پێویستە کێشەی سوتەمەنی و دەرماڵەی قوتابیان چارەسەر بکرێت. ئەرسەلان ئەمین ئەڵێ ئەوەندە کێشە زۆرە مەگەر بەس ڕەحمەتی خوای گەورە هاوکارمان بێت. وڵای ئەم ناوە نازانم نووسراوە برژان عوسمان یاسا سەروەر ئەەکەم ئاوای نووسیوە لە کۆمنتەکەی. کاک ئەحمەد مەعروف ئەڵێ
کێشەی کارەبا چارەسەرەکەم. محەممەد جاف ئەڵێ هەموو کێشەی کوردستان ئەو دوو بنەماڵەیە. سەربەست فەتاحیش ئەڵێ کێشەی ئەقڵ و پەروەردە. ئەمە بەشێک بوو لەو کۆمنتانەی کە گونجاو بوون بۆ ئەوەی ئێمە بیخەینە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست. هەڵبەتە کۆمنتی تر هەن بۆ معلوماتان، بەڵام ڕەنگا و کۆمنتانە بەشێکی گونجاو نەبن، تەشیری تیابێ، ناوزڕاندن و جنێ و ئەو شتانەی تیابێ. کاک هاوڕێ لە سەید سادقە وەرەگرم. ئەلو کاکە هاوڕێ، ئەم کاتە بەساک مەحموو، هەموو کاتێ باش کاک هاوڕێجان. دەستخۆشی تەوەرەکە و لێەکەم. سواسە دەکەم، مەمنونم. پیرۆزبایی یادی کەناڵەکەتان لێگەم دامەزاننی پەیام. ئەزیزی زۆر زۆر سواس. هەستەرکەوتوو بن و تەمەندرێژن ئینشەڵڵا. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. وڵایی داواکارێکمەیە کاک مەحموو. گیان داواکارێکمەیە وەکو تەوەرەکەی سمێ لەسێ بەس داواکارێکمەیە. لە خزمەتام. کاتی خۆی حکوومەتی عێراقی مانگی 300 زاری چی لێ کرد؟ 300 زایدارا بۆ چاودێری کۆمەڵاتی ئەیلار حکوومەتی بەغاوا بوو. دووبارە 300 هەزاری ئەدا بەچێ؟ 300 هەزاری ئەلار بۆ ئەیرەت کە دوو مانگجارێ بوو مانگی 150 هەزارێگر بۆ وانێک کە چاودێری کۆمەڵایەتی. باش. ئەو کاتی کە مام کرد مابوو بەڕەحمەت بێ. بەڵێ. ئیتر دوای ئەوە نەما کە گۆڕانکە سەر حکووم نەماوتم بەشێکم ئەم پەیامگەنی بە فراکسیۆنەکانی کۆمەڵ یەکگرتوو بەدەواچنی بۆ بکەن ئایا ڕاگیراوە لەبەر چی ڕاگیراوە، ئایا کە براوە لەبەر چی براوەدان هەوڵێک نادەن بۆ چاکردنەوەی. بەسەر چاو من پەیامەکەت وەکو خۆی هەر بە ڤیدیۆیی ئەینێرم بۆ ئەو بەڕێزانەی کە تۆ داوات لێکردن و باست کرد. باشە؟ دەستخۆشی تەوایەکە و لێگەم سەرکەوتوو بن ئینشەڵڵا. بەسەر چاو گیانەکەم لە خزمەتتان، زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەشە ساغێ. بەڕێزان بەڕاستی ئەوەندەی کێشە زۆرن وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد. ئێمە کۆمەڵێک کێشە و گرفت هەن بەڕاستی. ئەگەر من دەسەڵاتدار بوومە یان تۆی هاوڵاتی دەسەڵاتدار بوویتایە گومانم نییە لەوەی ئەم کێشانەمان چارەسەر دەکرد، چونکە خەمی گیرفانی خۆمان نابوو، بەڵکو خەمی خەڵکو و خەمی فەقیر و هەژاران و کەم دەرامەتان و مۆزەف و هەموو ئەوانە ئەبوو کە ئێستا بەڕاستی بەدەستی ئەم حکوومەت و دەسەڵاتەوە ناڵێنن. من زۆر سپاسی ئەوەی بەڕێز و خۆشەویستەکەم کە تام ساتە وەختە بینەر و بیسەرمان بوون، لە دوعای خێر بێبەشمان مەکەن. ئینشاءڵڵا تا ئەڵقەیەکی تری بەرنامەی دوانگەی خەڵک بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.